ڕاستە خۆیان پێشینیان هەیە و کۆمپانیای دروستکردنی خۆراکیان هەیە، بەڵام هیچی لە ئاستی پێداویستیەکانی ئەمانان نییە. خۆشببختانە لە سەیمانی تەڵان لە هەولێر و دهۆکی شەروایە پارێزگار وە کۆمپانیاکان خەڵکی خێرخواز بە بەردەوامی هاوکارمانن، بە بەردەوامی پێداویستیەکانمان دابینەکەن. بەڵام واش ئێمە هەرکەم کورتیمان هەیە پێشتر 1970 خێزان لە هەرێمی کوردستان مانگی 150,000 دیناریان هەبووە. لە نۆی 2015 مانگی نۆی 2015 بەهۆی قەیرانی داراییەوە وەستاوە ڕاگیراوە. ئێمە ئێستا بە هاوکاری چەند ڕێکخراوێک بە هاوکاری لەگەڵ وەزارەتی پلان ڕێکخراوەکانی یونیسف ILO لەگەڵ یەکێتی ئەوروپا خەریکین دەستکەین بە داڕشتنەوەی یەکەم ئەبێ ڕێنمایی یەکدانین، دووەم خێزانەکان تۆمار بکەین، سێم پشڕاستی بکەین و کەمانە پێویستیان بە هاوکاری هەیە بۆی هەر کاتێک بودجەی حکوومەتی هەرێم توانی تەختی ئەو پارێ بکە پارەکانیان بۆ ببەستین. نەخێر هێشتا لە ئێستا ڕێنماییەکە لە تەواوبوونایە ئەوەی ماوەکە واژۆ بکرێت و لە وەقعە بڵاو بکرێتەوە کە ئەوە کرا دەست دەکەین بە تۆماری ناوی ئەو خێزانانەی کە خۆیان بە هەژار ناونووسەکەن دوای بێ پشڕاستی بکەینەوە کە هەژارن.